دوێنێ کاتێک هەواڵی ڕازیبوونی سوودانی بەناردنی موچە بڵاو کرایەوە زووم بە دوواداچوونی بۆ هۆکاری ڕازیبوونەکە کرد چونکە بابەتەکە لە نێوان پارتی و یەکێتی وەک جۆرێک لە پاڵەوانکردنی خۆیان مامەڵەی لەگەڵ دەکرد. لە دوای ڕێکەوتنەکە پێنجشەممەی ڕابردوو یەکێتی بە سەرکردایەتی و میدیا و پەرلەمانتارەکانیەوە بافڵ تاڵەبانیان وەکو پاڵەوانی ناردنی موچە وەسف دەکرد. کارگەیشت بەوەی دەیانگوت ئەو کێشەیەی بە 11 ساڵ چارەسەر نەکرا بافڵ تاڵەبانی بە 3 ڕۆژ چارەسەری کرد بەڵام ئەو گەڕایەوە و موچە نەهات. دواتر مەسرور بارزانی گوتی عێراق دوای ڕێککەوتنەکە مەرجی نوێی زیاد کردووە. دوێنێ لە پڕ فواد حوسێن سەرۆکی تیمی وزاری پارتی لە عێراق پیشاندرا و کرا بە پاڵەوانی ڕازیکردنی سوودانی و ئەوانی دیکە. ڕازیبوونی سوودانی بۆ ناردنی موچە لە ماوەی چەند کاتژمێرێکدا بۆ ڕۆژنامەنووس جێگەی پرسیار تۆن بە چ ڕێگەیەک ڕازی بوو. کاتێک قسەما لەگەڵ سەرچاوە ئاگادارەکانی زووم کرد گەیشتن بەوەی هێزێکی دیکە لە پشتی ڕازیبوونەکەی ئەویش ئەمریکای. ئەو کاتە لە زاری دوو سەرچاوی ئاگادارەوە زووم ئاشکرای کرد ڕۆبیۆ پەیوەندی بە سوودانی کردووە پەیامێکی توندیشی پێداوە باسی موچە و هێرشی سەر چێلگە نەوتەکانی کردو. ڕاگەیەندراوەکەی بەیانی ئەمڕۆی وەزارەتی دەرەوەی ئەمریکا پشڕاستی زانیاریەکانی زوومی کردەوە. ڕۆبیۆ سێ پەیامی بە سوودانی داوە کە لەبارەی موچە و نەوت و هەشتی شعبیە. لەبارەی موچە ڕۆبیۆ بە سوودانی گوتووە موچە هەرێمی کوردستان بە بەردەوامی دەبێت دابەش بکەن. لەبارەی پرسی نەوت پێی گوتووە پێویستە ڕێگری بکەن لە دووبارەبوونەوەی ئەو هێرشانەی دەکرێتە سەر کۆمپانیا ئەمریکیەکان لە چەڵگە نەوتەکانی کوردستان لێپێچینەوە لە بکەرانی هێرشەکان بکەن. هەناردەکردنەوەی نەوتیش لە ڕێگەی بۆری عێراق تورکیا دەست پێ بکات. مارکۆ ڕۆبیۆ نیگەرانی ئیدارەی ترەمپی لەبارەی پرۆژە یاسای هەشتی شعبی بە سوودانی گەیاندووە کە ئێستا لە پەرلەمانی عێراقە. پێی گوتووە پەسەندکردنی پرۆژە یاساکە دەبێتە هۆی زیادکردنی هەژمونی ئێران و گروپە چەکدارەکانی سەر بە ئێران کە پشێوی بۆ سەروەری عێراق دروست دەکەن. کەمێک لەمەوبەریش نووسنگەی سوودانی ناوەڕۆکی پەیوەندی تەلەفۆنیەکەی بڵاو کردەوە ڕایگەیان سوودانی بە ڕۆبیۆی گوتووە سەرمان سوڕماوە لە هێرشە درۆنیەکان کە ئاوکات بوو لەگەڵ ڕێککەوتنی هەرێمی کوردستان و کۆمپانیا نەوتەکان دەستگا ئەمنیەکان لێکۆڵینەوە لە هێرشەکان دەکەن. دەڵێت سوودانی بە ڕۆبیۆی گوتووە پابەندبوونی هەرێمی کوردستان بە ڕادەستکردنی نەوت و داهات چارەسەری کێشەکانی هەولێر و بەغداد دەکەن. هەروەها سوودانی بە ڕۆبیۆی گوتووە پێویستە بە قاچاق بردننی نەوت لە هەرێمی کوردستان ڕابگیرێ نەوتەکە ڕادەستی سۆمۆ بکرێت بۆ ئەوەی کێشەکانی نێوان بەغداد و هەولێر چارەسەر بن.